لە خواروی عێراق و لە سنووری بیابانەکانی نێوان بەسڕە و ناسڕیەدا هاتووم بۆ ئەوەی بزانم ئەو خۆڵبارێنەی لە سنووری بیابانەکانی عێراقەوە ڕوودەدات چۆن کاریگەری دەبێت لەسەر هەرێمی کوردستان. بەسڕە لە دیارترین شارەکانی عێراق کە کاریگەر بووە بە گۆڕانەکانی کەش و هەوا. ئەو شارەی بە کشت و کاڵ بەناوبانگ بوو، زۆرترین و باشترین جۆری خوڕمای تێدا بەرهەم دەهێنرا، ئێستا لە ژێر مەترسی بە بیابانبووندایە. ئەوەش بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و دابەزین و سوێربوونی ئاوی شەتڵ عەرەب. بەنزیکەی 30 ساڵ بەر لە ئێستا نزیکەی 30 ملیۆن تۆن خوڕما لە ساڵێکدا بەرهەم دەهێنرا لە عێراق، بەڵام ئێستا کەمتر لە 9 ملیۆن تۆن بەرهەم دەهێنرێت. بەرزبوونەوەی ژمارەی خۆڵبارینەکان سەلمێنەری گۆڕانە خێراکانی کەش و هەوان لە عێراق. سڵاوت لێبێت. سڵاو لە تۆش بەخێر بیت. چۆنە لێرە دانیشتویت؟ ڕاستێکی ماسی ڕاو دەکەم. پێشتر خۆڵبارینی لەم جۆرە دیوە؟ نا، ئەمە یەکەم ساڵە بەم چڕیە ڕوودەدات. واتە ئەمە یەکەم جارە؟ ئەمە یەکەم جارە. پێشتر خۆڵبارین هەبوو، بەڵام بەم چڕیە نەبووە. نازانم من چۆن باسی بکەم. واتە ئەم ئاستیلێلیا ئەمە یەکەمین جارە لە بەسڕا ڕوودەدات. بەڵێ، یەکەم جارە بەم شێوەیە. ئەمە بە حاڵەتێکی دەگمەن دادەندرێت. پێشتر نەماندیوە. ئەوەنەی ژیانم لێرە بەسەر بردووە، ڕەشەبای لەم جۆرەم نەبینیوە.